لە خواری کالیفۆرنیا لیتل سایگۆن ڤیڤیان لی دەترسێت پاش ئەوەی هەندی هەواڵی بینیوە سەبارەت بە هێرشی ڕەگەزپەرستیانە دژی ئاسیاویەکان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. من نیگەرانی دایکمم. بەپێی راپۆرتەکانی پۆلیس کە لە 16 شارکۆیان کردوتەوە ڕێژەی توندوتیژی ڕەگەزپەرستیانە بەرامبەر ئاسیاویەکان لە ئەمریکا بە ڕێژەی لە 164 لە چاو ساڵی ڕابردوو زیادی. لەو باوەڕەدا نیم کە شتێکی تازە هەبێت دەربارەی بەکارهێنانی ڕقوکینەی ڕەگەزپەرستی لە دژی ئەمریکیە ئاسیاویەکان جگەلەوەی لە میدیا فەرمیەکاندا باس کرا و لە نێو کۆمەڵگادا کە ئەوە جیاوازیەکە بوو. ئەگەر ئەوە لە دەستگاکانی ڕاگەاندندا هەبێ یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکان و سەر شەقامەکان ئەمریکیە ئاسیاویەکان ئێستا هاتوونەتە گۆ. قسە لەسەر ئەو جیاوازی ڕەگەزپەرستیانە دەکرێت کە دەرهەقیان کراوە دوای ئەوەی ساڵانێک تا ڕادەیەک بێدەنگ بوون. کاتێک کە هەرزەکار بووم لەگەڵ دایک و باوکم لە سانهۆزی بووین ماڵەکەیان دزین باوکو دایکم نانوێرا سکاڵە لە لای پۆلیس تۆمار بکەن لە ترسی تۆڵە لێکردنەوە هەروەها بربەستی زمانیش هەبوو. فینهوو لەگەڵ باوکو دایکی وەکو پەناهەندە لە ڤێتنامەوە هاتوون ئێستا داواکاری گشتیە ئاماژە بە هۆکارێکی دیکەش دەکات کە پۆلیسیان ئاگادار نەکردوێتەوە متمانەیان بە حکومەت نەبووە بەڵام ئێستا ئەمریکی ئاسیاویەکان گوزارش لە ڕووداوە ڕەگەزپەرستیەکان دەکەن کە دەرهەقیان کراوە لە مانگی مارسی 2020ەوە 6600 ڕووداوی ڕەگەزپەرستیانە لەلایەن ئەوانەوە لە ماڵپەری ستاپ AAPI هەیت بە 12 زمان تۆمار کراوە. نازانین کە ئێستا زیادبوون ڕوویدا بێت بەڵام ئەوە ڕوونە حاڵەتەکان لە فراوانی و بەربڵاویدا. زۆرێک لە ئەمریکیە ئاسیاویەکان لۆمەی سەرۆکی پێشوو داناڵد ترامپ دەکەن کە وتی ڤایرۆسەکە چینیە کە هۆکارێک بوو کە شەپۆلێک کاری ڕەگەزپەرستیانەی بەدوای خۆیدا هێنا. ترس لەو تەنگەژە ئابووریە و ڕوخانومانەوەی بۆ ساڵێک لە ماڵەوە هەموو ئەو ترس و تووڕەیانە ڕوبەڕووی ئاسیاویەکان کرانەوە خەڵک لە قوربانیەک دەگەڕان خۆیانی بەسەردا خاڵی بکەنەوە لە ساڵی ڕابردوودا ئیدارەکەش وای کرد گەلی چینی ئەو قوربانیە بن. بەڵام ئاسیاوی ئەمریکایەکان لە هەموو جۆرەکانی کە زیاتر وابینن کۆمەلگایشی پتەون بەگشتی لە سەردەمی پەتاکە بە ئامانج کرابوون. خەڵک پێودانگە ڕەگەزپەرستیەکان پیادە دەکات لەگەڵ ئێمەدا گونجاندویانە. زۆرێک لە ئاسیاوی ئەمریکیەکان خەمی هاوبەشیان هەبوو لەگەڵ بزاوتی بلاک لایفز ماتر ڤیڤیان ناڕزایەتی خۆی بۆ هێناندی دادوەری نەژادی بەرپا کردووە کە ئەو داوایە لە ڤێتنام هەر نایەتن. دۆخەکە زۆر قرس دەبێت لەبەر ئەوەی پۆلیس دێت و داوا دەکات شوێنەکە چۆڵ بکرێ بەڵام لە ئەمریکا ئازادیمان هەیە و هەر چیەک دەتەوێت دەتوانی بیکەیت خۆ پیشاندانیش لەلایەن پۆلیسەوە پارێزگاری دەکرێت. سەرڕای کرێز لەو هێرشانەی کە پاڵنەرێکی ڕەگەزپەرستیانی لە پشتەوەیە هێشتا ڤیڤیان دەڵێت ژیانێکی ئاسوودەی هەیە و ئازادیەکی زۆر.